بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسوله الأمين محمد وعلى آله وصحبه أجمعين. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب، آمين. واديار أمشو بالرزان چاوەڕوانی ئەوە ئەکەن کە ئینشاءڵڵا هەندێ شعر بخوێنینەوە لە بەرەوەی جەژنە و خوای پەروەردگار لە هەموو لایەکی پیرۆز کە خوای پەروەردگار جەژنەکانی ئایندەمان بە سەرکەوتنی زیاتر بهێنێتەوە سەر و زیاتر ئومەتەکەمان بەرە و پێشتر بچێ و لە یەکتر زیاتر نزیک بێتەوە، سەرکەوتنی زۆرتریش بەدەست بهێنێ هەتا ئەو کاتەی کە هەمومان لە سایه خلافەتێکی ئیسلامیە ئینشاءڵڵا ئەحەسەینەوە. خوای پەروەردگار ئێمە شوێوە سەرکەوتوو بکە. شعرەکان شعری کۆن و نوێیان تایە، شعری وایان تایە تەمان لە ساڵی 93 وتراون بەڵام بڵاو نەکراونەتەوە، هەندێک شعریشی تایە بە تەکید تازەن. شعر بریتیە لە عکسکردنەوەی ئەو واقعەی کە هەیە. ئەو واقعەی کە هەیە هەمومان هەرەی بینین، بەڵام جاری وا هەیە کابرایەکی شاعر ئەتوانێت لە چەند دێڕە شعرێکە ڕسمی کا و بیخاتەوە مێشکی خەڵکی کە زیاتر لە بەرچاویان بێ و بیڵێنەوە بۆ ئەوەی هەوڵی گۆڕانکاریەکانی بدەن. جاری وا هەیە شعر وێنەی دیمەنێک ئەنەخشێنێ کە پێویستی بە گۆڕانکاری هەیە، دیمەنێکی تر پێویستی بە هێشتنەوە هەیە. شعر بە شێوەیەکی گشتی ئاوێنەی ئەو واقعەیە، لەبەرەوە هەرچی هەرکە ئەوترێ ئێوە هەمووتان هەرەی زانن، بەس ئەوەیە لێرە بۆتەوە بە شعرێک و پێشکەشەکرێتەوە. واقعی دوای ساڵی 93 بە هەموو شێوەیەکی گشتی واقعێکی تاڵ بوو بە نیسبەتی کوردەوە بە گشتی. زۆر بەداخەوە زۆر هیوا و ئاواتمان لە 15 ساڵی ژێر جووت حکومەتی هەرێمی کوردستانی باشوورە کە کۆکراوەی هەموو خەباتی کوردی بوو، هەموو خەباتی نەتەوایەتی کوردی، خەباتی 100 ساڵی کوردایەتیەوانی عەلەمانیەکان بوو کە خزاندبوویان لە قاوغی هەرێمی کوردستانی باشوور، پاشان لەوێش کردیان بە دوولەت و دوو ئیدارە و جووتی حکومەتی بۆ هاتە پێش، شەڕەشۆقێکی زۆر و دەبەڕێکڕاچوونێکی زۆر و ململانەیەکی زۆر و زۆرانبازیەکی زۆر لەسەر هیچە، لەسەر ئەمانێک کە ئەوان دروستیان نەکردبوو، لەسەر مافێک کە خەڵک بەوانی دابوو، بۆ هێنانەوەی مافێک کە لەدەست ئێمە سەنرابوو. ئەوان زیاتر بوونە ئەوەی کە ئەو ئومێدە گەورانەی کە هەمان بوو، ئەو هیوازۆرەی کە هەمان بوو هەمووی لەبار ببەن، ئەو ئومێدە گەورەی کە لە بەرچاوی میلەتی کورد لە هەموو پارچەکانە هەبوو کە پەرلەمانێکمان بۆ دروستە بێ، نوێنەری خەڵکەکەمانە بێ، هیوا ئاواتێکی ئەو سەدان ساڵەمان بۆ ئەهێنێتە دیوانە بوو. پێش هەموو شتێک جارە پەرلەمان یەکەم قەراری دوای بڕیاری فیدرالیزمەکە بمانکە بەگشت کوردی باشوورە و فعلا ئەو هەموو مەیتە کەوتن کە پارتی زۆر بە شانازیەوە میدیاکانی تورکیای هێنابووە سەر و پیشانی ئەدان کە ئەوە تا چەندمان کوشتووە. هەردوو لایەن تاوان چونکە پەرلەمان هی هەردوو لایەن بوو، بڕیاری ئەوەیاندا کە کوردی باکوور پێش هەموو کەسێکی تر بکوژن. من بۆ شەڕی پەرلەمانی کوردستان و پەکەکە پارتی کرێکارانی کوردستان کە لە 3 1992 بە هاوکاری سوپای تورکیا بەرپایان کرد کە بە شانازیەوەیان وت 1000 چەکدار لە پەکەکە کوژراوە، پارتی لاشەی 500 کوژراوی پەکەکەی لەسەر جادەی دهۆک زاخۆ ڕیز کردبوو، دواتریش گۆڕی بە کۆمەڵ دەرکەوت و دۆزرایەوە. گۆڤاری ئەڕەئی ئەردەنی ڕسمەکانی گرتبوو کە لە ناو خۆمانە بڵاو نەبوو، لەوێ لە 4 11 92 بڵاو بۆ منیش دەستم کەوت. منیشەم شعرم بۆ نووسیون کە بە ناوی چارەنووسی کوردایەتی لە حوتی 93 نووسیومە. لە گوندێکی ئەفریقایی چەند داڵ و مێش دەوروچێنە سەر گوفەکێ، پار لە تەنگی بێگۆڤەدا ئاوا جەندرمەم دەبینی لەسەر لاکە تۆپیوێکی شڕواڵ لە پێ. تو مەسکاکە ئەم کەلاکە کوردایەتی پەرلەمانە، ئەوە بەخت و چارەنووسی وەک دادە عروبەی چاکە.
شعرێکی تر بۆ شەرەفخانی بەدلیسی. بۆش بە شەرەفخانی وت بۆ ڕاناکەی مێژووی نوێی کوردان بنووسی. خۆ کورد ئێستاکە سربەستە لە داڕشتنی داهاتووی لە بڕیاری چارە نووسی. کەسێ نەیوت ئەو سیاسیە بلیمەتەی ئەمڕۆ لە جێی شێخ و قازی و مەلاکەی دوێی سەرکردەیە. ئەمڕۆ بۆ میری ئەموو ئەو ڕەنجبەرە دزە جەردەیە. کەس نەیوت پێی کە کورد لە چیدا سربەستە، لە گۆڕینی ڕێبازی ڕێی یا سربەستی دزی و فزی یا پەتپەتێن و خەتخەتێن یا شەڕەجرت و فرت و گوێن یا گۆڕینی ئاڵقەکەی گوێی لە ئاراستەی گەڕان لە دووی کڵاوی ڕەنجی بابردووی یا ڕابردووی یا داهاتووی نادیاری فرمێسک و خوێن. ئۆخەی ئەوە شەرەفخانە، بابە نۆئیلی کوردانە، هاتۆتەوە بیر و ژیر و دڵپاک و ورد نورانیە هەروەکو باپیرانی کورد. لە یەکەم خاڵی پشکنین تیان خوڕی. خاڵە بۆ کوێ؟ بۆ لای ئێوە. ئەی لەکوێوە؟ لە مێژووی باپیرانەوە. لەکوێوە؟ لە ئێرانەوە؟ نا کوڕی خۆم، من شەرەفخانم، شەرەفخان باپیری تۆم. دیارە پیرێکی زۆر جێلە، کوا لەکوێ ئێستا خان ماوە؟ هەر میوانخانە و ئوتێلە، کوا بزانم چیت هێناوە؟ هەر ئەو کتێب و خامەیە، ئادەی بزانم کامەیە. خاڵە گیان ئێمە پێشمەرگەین، فیداکاری گەلی کوردی قارەمان و باپیران و ئەم گومرگەین. ئەم دوانەی تۆش یەکیان باجی ئەوی ترە، بۆ سوودی مە و پاراستنی حکومەتی کورد خامەکەتم پێچاکترە. ڕۆژی دوایی خەنجەرێکی دەبانم دی وەک قەمەکانی تەحالف، وەک پیلانی سایکسپیکۆ لە شەرەفنامە چەقی بوو. هەر لەولا جۆرج بۆشی شەوە تەرمێ لەسەر گوفەکێ بوو، ئەوانەی کە زۆر سەوری بوون لە دەوری بوون. دەیان پرسی چی بوو چێ بوو؟ تومەز ئەوی شەرەفخانە، هەر کە پەرلەمانی دی بوو لە داخانە مێشک و زراوی تەقی بوو. پەرلەمان و مەلای خەتێ لەبەر نسەی تەحالوفە بۆ خوتوکەی سۆزی بوونی قەوارەی کورد هەلێ ڕەخسا. شێرە بەفرینەیەکیان کرد ناویشیان لێنا پەرلەمان. لە لای سیاسەتمەداری داش، لای کۆنەجاش، لای چەورەی وێڵ و دەمهەراش بوو بەلات و عوزای زەمان. دەیان پیا و کوژ چەقۆوەشێن، ئابڕووپوا و جەردە و دز و کۆنە بەعسی ئابڕوشکێن. وەکو کەسێ نەیان ناسێت چین و چێن و بۆ کوێ دەشێن، بوونە ئەندامی پەرلەمان. کە ئابووری کوردیان فرۆشت، کاتێ ئابڕووی کوردیان فرۆشت، کە وەک فرعەون لێوی ڕقیان لە دین کرۆشت، موئمنە بانگی لێکردن ئەرێیا قەومی دەرفەتێ، کەچی لە سێدارەیاندا بە تۆمەتە پوچەڵەکەی مەلای خەتێ. هەشتەم سەرسوڕهێنەرانی جیهان. مێژوونووسانی جیهانی وا دەزانن سەرسوڕهێنەرانی دنیا هەر حەوتەکانی جارانن. نازانن کورد زۆر دەمێکە چۆتە پاڵیان، بە پێشمەرگە و خەباتی خوێنی 100 ساڵیان، بە دڵی گەورەی بەرپرس و بە مێژووی نوێ و ژینی تاڵیان. بەو 100 ساڵەی ورد و درشت خوێنی دەڕشت، بەوەی ئێستاش وەک جارانە و لەسەر دەستی تەحالوفیش نەبوو بەشت. سەربازی ون لەسەر کەلاوەکەی بێخمە، کەلاوەی بێخمە معروفە، سەدی بێخمە بوو کە پەرلەمانی کوردستان بڕیاریدا ئەویشیان فرۆشت. لەسەر کەلاوەکەی بێخمە دیم سەرە و بن پەیکەرێکی سەربازی ون دانرابوو، لە تابلۆ ژێری نووسرابوو: هێمای خەبات و ئازادی. دێڕێکی تریش بە خەڵوز: هێمای ڕەنجێکی فەرهادی. تومەز یەکەم هی داوەرە، دووەمیش هی جەماوەرە.
پەرلەمانی ئیسلامی ئەگەر ئیسلام حکمی کوردی بکردایە کار کۆڵ دەبوو، نیوەی پەرلەمان چۆڵ دەبوو. ئەو ساش زۆربەی ئەندامان و وەزیران و سیاسەتمەداری گروپ و تەنانەت هەندێ ئیسلامیش تێک ڕادەستێ یا هەردوو دەستیان کۆڵ دەبوو. شۆڕشگێڕی سەرکردەی کورد شۆڕشگێڕن، نیو سەدەیە خەریکی شۆڕشی جێڕن، هەموو موریان لەسەر ملە و کورد لە دەوری خۆ دەجێڕن. لەگەڵ هەموو خەباتێکی دۆنکیشۆتی کورد ئەسون و بە هیوای تێر ئەکەنەوە. چواروەرزی ساڵ جەنجەڕیان لە دوو دەجێڕن تا شۆڕش جێرەکەنەوە، دەبێت شۆڕش جێڕکەنەوە. کادێری ماندوونە ناسیش دەردەپەڕێ، وەک سەگی ئاغا دەوەڕێ، جێپەی کۆرپەی سک دەگەڕێ، بۆ ناساندن، بۆ تاساندن، بۆ خەساندن، هەر لەنەوەی نوێ دەگەڕێ تا شۆڕشگەر وەک کەڵەگا لێیان پەڕێ. ئەم خەباتە تاکەی هەروە چەپ دەگەڕێ، تاکوکەی کوردوێڵە لە دووی ئەمڕۆ نادووی، جارێک بەلایە وەرگەڕێ یا بێ بەلایە وەرگەڕێ. مەرجی نۆفلایزۆن. نۆفلایزۆن وشەیەکی ئینگلیزیە، یعنی نابێ فڕۆکەی بەسەرا بڕوە. ئاشکرایە کە ئەمریکا و بەریتانیا لە ساڵی 91ەوە بڕیاریاندا کە لە پشتی خەتی 36 هێڵی پانی سەرزەویە کە بەشێکی زۆری کوردستانی ئەگرتەوە کە نابێ فڕۆکەی حکومەتی عێراقی بێتە سەر ئەو ناوچەیەواتە کورد بپارێزن. مەرجی نۆفلایزۆن شۆڕشگێڕێکی پەرلەمان لە قازانجی سەدی بێخمە کاتێ بەشی خۆیاندایە سەنگەری گرت، لەوەی گوایە بەشی ئەم و ئەندامێکی کۆنە بەعسی ناو پەرلەمان وەک یەک وایە. شەوە ساردە ڕەشەبایە، شەڕ نەماوە، پێشمەرگەش لە هەموو لایە، بەو سەرمایە ئاشتی شەو لە کەمیندایە، تومەسکاکی شۆڕشگێڕیان لە نێوڕانی ژنێکدایە. دوێنێ کاکی شۆڕشگێڕیان کە میکرۆفۆنی درایە، دژی دین و نەریتی خەڵکی پێشین و ئەوی لە ڕابوونێدایە هەڵیدایە. مەپرسە هۆی چییە و چۆنە، بالۆرەی قاوانی کۆنە، بۆ ئەتا کورد مەرجەکانی کەرەزۆنە، لەسەر کەپووی شۆڕشگێڕان خاڵێکی نۆفلایزۆنە. ئەکتەری نەمر. سیاسەتمەدارانی کورد بۆ دوژمنی دوور و نزیک دەبن بەپرد کە بۆ خۆشن، چونکە لە ناخابەزیون غیرەت پوا و بوودەڵە و دەروون نەخۆشن، بۆ ڕیشەکێشی یەکتری بەپەرۆشن. ئەوانەشیان کە هیوای تۆن کرمی ناوخۆن، دووڕوون ئاگری بنکان و پشکۆن، سەد شەڕیشکەن نامرن هیچیان لێنایە، ئەکتەری فلیمی کاوبۆن هەموو ڕامبۆن. سیاسەتمەدارانی کورد لەگەڵ سەدام هەروەک کەر و خۆڵەمێشن. ئەمە لە 94 نووسیومە. سیاسەتمەدارانی کورد لەگەڵ سەدام هەروەک کەر و خۆڵەمێشن. ڕۆژێ دژین کەچی بە ساڵ خزم و خێشن، بە فیتی یەکتری فێرن، وەکو دوودار هەردووکیان لار خۆ بە یەکە هەڵەسپێرن. سیاسەتمەدارانی کورد بەرامبەر حەقبێژێکی خۆ گەماڵی ڕق و داخیانن، دیکتاتۆرن، کۆیلەی حەزی یاخیانن. لە پایتەختی وڵاتانە ئەشهەدو بیللا چێش و دژی تەوژمی ناخیانن. سیاسەتمەدارانی کورد بۆ سنووری تورک و عەجەم وەکو سەگن، بۆ ناوەوەش هەر بۆ ئەوان وەکو خزمەتکاری بەگن، شەڕەنگێزن، گەلە گورگن بۆ خۆکوشتن، تا دەژمرن هەر سنگشێری ماکەرپشتن. ئەم مەتەڵە هەڵمەهێنە، درڕندە شەو کێوی نییە، قەلخۆری شەو ڕێوی نییە. 30 ساڵی ڕەبەقە جاشە هەر بێبارە،
لە هەموو هەڵوێستێکیشی هەر بێبارە ئەکتەری سەر شانۆ نییە کەسیش وەک ئەو گۆشەی بیری لە خۆ نییە پاڵەوانی سێرکیش نییە شارەزای یاری سەرپەتە شارەزای ئەم دیودی و بازان و گۆڕینی خەتە وا نەزانی ئەویزانی نۆتەی خەڵات دەردەچێ بۆی گەرجاشی 66 بێ بەخوا قەسەم نابێ بە خاوەن سەری خۆی ئایدزی خەبات ئەوە مامە ئەوە 30 ساڵی ڕەبەقە بۆ مەبەستی مافی ڕەوایی خۆپەرستی وەکو سەربازی ونی جن زەروی زامە ئەوە مامە کام کۆڵانە سیاسیەی وەکو دارستانی مردوو وەک تارمایی خێو بەسامە لە بەرخاتری چاوی کورتیانە جوڵێ وەک جرج وەک داشی دامە ئەوە مامە نانی هیچ لایەنێ نەما شیری هیچ دایەنێ نەما نەیزانی بێ چەند بەتامە ئەوە مامە بۆ ئازادی و کوردایەتی وەک پەشتەماڵی حەمامە ئەوە مامە هەرچی دین و نەرید هەیە لای حرامە بۆیە بۆ کورد لە تورکیا ئەمەلساینە و لە عێراقیش وەک بنتڕیف یا وەک شۆخ و شەنگی عەفەج وا لەسەر کۆشی سەددامە ئەوە مامە کە پاسدار دەباتە کەرکووک کە بۆ چارەنووسی کوردان یا بۆ کورتان ڕۆژوەوانی منتەزیری و ڕەوزەخوونی بە وەفای گۆڕی ئیمامە ئەوە مامە کە هێشتا سەدان هەرزەبیر لە گەنج و پیر دەڵێن هەر ئەو سیاسەتمەداری بەفامە ئەویش نەبێ نەک هەر کەرکووک کوردستان مەعەسەلامە ئەوە مامە دوای 100 گلان و ژێرکەوتن لەبەر چاوی خەڵکانی کورد نازانێت چییە سرەوتن بۆ ئازادی گەل و وڵات بۆتە هێمای ڕەنجی فەرهادی کوردان و میکرۆبی ئایدزی خەبات ئافەرین لات دەوڵەتی کوردایەتی کاچی کادیر وەکو جوو زیاد لە 100 ساڵ هات و چوو مژدەی دەوڵەتێکی جوو کەچی بە فیتی بەرە لۆزەندەری تەحالف لە کوردایەتی پەڕی هەرزە کوردیش لە پەرلەمان هەڵپەڕی دوای سکپڕی دوای زگپڕی دوو ئیدارەی نهێنگر بۆ سکدڕی لە داوێنی کوردایەتی دەرپەڕی حسینیە یەکێتی لە 1998 لە سلەیمانی ئاغای تاڵەبانی حسینەیەکی بۆ ئێران کردەوە واشی ئیدعا کرد کە بۆ شیعە کوردەکانی سەر بە جەبار فەرمانن جەبەڕوتە حسینیەش ئەزانن پەرستگایەکی شیعەیە غەیری مزگەوتە پێوتر حسینیە ئەمەش بۆ ئەو وتراوە بۆ حسینەکەی سلەیمانی کاتێک کە دیم تاڵەبانی بە بەردەمۆری جرفانی شرکی شیعەی لەسەر گۆڕی کاگەحمەدی شێخ دەنووسی زانیم ئیتر کوردایەتی و ڕاپەڕین و مافی کورد و چارە نووسی بەم مەعبەدە کردە خەنجەرەکەی تووسی حسینیە یەکێتیە خۆفرۆشی و پاشەکشەی بیری نەزۆکە یانیشانەی چۆکدادانی سیاسیە و دارشەقی شرکی لەرزۆکە حسینیە مەزادخانەی یەکێتیە یا غیرەتی پواوی مە و نەفامێتی و جێلێتیە دەنا چۆن وا تاڵەبانی بە ئاسانی دوای هەرەسی کوردایەتی دین و مەزهەب کە هی خۆی نین هەڕاجەکە لە ناو شاری سلەیمانی ئەم مەعبەدە تۆڵەی شەڕی چاڵدێرانە بەڵام ئەمڕۆ تاڵەبانی کەواسووری پێش لەشکرکێشی ئێرانە گەر بەزیشن پشت بە ئەمریکا سوڵتانە گەر لەم شەڕەش هیچ لازاڵ و بەزی و نەبوو وەک جارانە هەر سەرکردەکەی کوردانە هەی ئافەرین گەلۆری کورد ئافەرین تۆش تاڵەبانی مەلای مەزبورەی زەمانە ئەم مەعبەدە هێمای زەبر و
جەبەڕوتە، نەقیزەی سەرشان و ملی دوو گاجوتە، یەکیان ئاغای تاڵەبانی ئەوی تریش جەبەڕوتە. دوو منارەی ئەم مەعبەدە ترسناکن، ئەژدیهای شانی زوحاکن، جارە ساوان هەردەکەونە فیتی فیتنە و گۆمی خوێن و شرک و تاوان. ئەم مەعبەدە بۆ خیانەت بورجی بەڵگە و بڵێسەیە، بۆ پێشڕەوی ئیستیعماری وەک یەکەمین کڵێسەیە، چاوگوێیە، بۆ ڕێگر و دز و جەردە فیتنە و فتیلەی سەرڕێیە، بۆ دوژمن یەکەم جێپێیە. ئەم مەعبەدە نەک هەرلانەی جاسووسیە، تەڵەی زینا و تۆڕی سیغە و زەلکاوی بێناموسیە. ئەم مەعبەدە خۆی خەنجەری غەدری شەوە، بەڵام سمسمی کەرەیە و دەستیش هەردەستی مەیاسە. ئاڵاکەشی دیوێکی هی سەفەویە و ئەوی دی هەر بۆ ئیلحادی چەکشوداسە. ئەوی لەم باسە سەرکاسە، یا جێلە یا لە نەخشەوانی نەناسە. ئەم گومەتە جیاوازی ڕاو بۆچوون نییە، هێمایەکی ذاتی بێزاتی ئومەتە، گومەزی گۆڕی سونیە. ئەم مەعبەدە تفی عارە بەناوچەوانی یەکیەکی مسڵمانانی ئەم شارە. جێمەدەیە ئەو برانەی کە خەڵکی هەولێرنیان لە هەولێر ژیا و نەزانن کە گەڕەکێک هەیە لە هەولێر لە ساڵانی نهایەتی هەفتاکانەوە دروست بوو، پیانەوە جێمەدەیە یان بەلاشاوە، هەر کەس ڕۆژ بۆ خۆی خانوویەکی دروستە کرد. بوو ئەمە تەمان بوو بە دیاردەیەک جارێک بەڕێوەبەری شارەوانی هەولێر چوو سەردانی ناوچەکەی کردبینی خەڵکیش وا خانوو دروستەکەن. لێی پرسین ئێوە مۆڵەتی شارەوانیتان وەرگرتووە وا خانوو دروستەکەن؟ ئەوانی سادە و ساویل کەس چوزانن ئەم کابرایە چێ، وەڵامیاندایە وتیان کاکە جێمەدێ ئەتوش لۆ خۆت خانیەکی بکە. ئەمەش عینوانی ئەم شعرەش ناوی جێمەدەیە. جێمەدەیە لەم زەمانی عەولەمەیە، لەم زەمانی فشەی نیسانی سەدەیە، ئەتوش لۆ خۆت زاراوەکانت بفرۆشە و تف لە سەرچاوەکەی خۆکە. وەکو حیزبی گەمدەڵ بژی، زۆرتر بژی و بەکەڵ بژی. ڕۆژی حیزبی ناڕەسەن و جوت سەرۆکە، کامیانت لاسەر بەخۆیە لە بەردەمی ناو بژیوانانی دەرێ لەسەر چۆکە. بەنیو ئاماژەی ئەمریکا یا بە پیتێ بۆ زۆڵە بیرێ ئەپیتێ. لۆمەی مەکەن کە ناکۆکە یا لەرزۆکە، چ بکایدی کوردایەتی خۆی نەزۆکە. مژدەی کورد ساڵی 2002 بوو، سەرەتای بەهار بوو. یەکێتی و پارتی مژدەیاندایە خەڵکی کە ئەمە 80هەمین جەلسەیانە و بە ئومێدن ئەم دانیشتنانە کورد بگێنێتە ئەنجامێکی باش. ئەمەش بۆ 80هەمین دانیشتنی نێوان پارتی و یەکێتی وتراوە. 80هەمین. مژدە کووردە بڕیاری پارتی و یەکێتی دانیشتنە. دوای ئەم 10 ساڵ خۆکوشتنە، دوای ئەم خوێن و کۆنەزامە، دوای جەولاتی شەڕە گورز و داشی دامە، دیدار و پێکگەیشتنە. ڕەشبین مەبن لەوەی لیژنەکە فەرعیە و بۆ لە یەکتر گەیشتنە. بڵێن ئۆخەی بۆ قوماتی مەلۆتکەی ئیفلیجی هیوای کوردایەتی 80هەمین دانیشتنە. ئۆخەی کوردە دانیشتنە، کۆتایی شەڕی ناوخۆیی و کورد کوشتنە. توخوا مەڵێن پێشڕەوانی کوردایەتی دوورن لە پەیمان و بەڵێن. ڕەشبینانە مەڵێن خووە، مەڵێن نۆرەی شەڕی سارد و حەوانەوەی جەنگاوەرانی ماندووە. مەڵێن ئەمە بنی یەکە و سەری دووە، کورد کوژیە و لە ڕیشی باب و باپیری کورد هەڵچووە. تخوا مەڵێن هەر هەموو 80 جەلسەکە پێکەنینی پلاستیکی سیاسەتمەداری دووڕووە. پەلەمەکەن بۆ ئاڵوگۆڕی دیلەکان هێشتا زووە. کوردە ئۆخەی ئەمجارەیان ئاواتێکت بەدەست ئەخەی. بەڵام مەڵێن ئەم 80هەمین جەلسەیە هەر قسەیە، فاک و فیک و تەونی درۆ و دەلەسەیە. ئەم خەڵکە گەرهی ئەم گەلەن بۆ بەپەلەن،
ئەم جەلسانە ڕێڕەوی هەزاران هەلە ئومێدی کوردی لەسەرە ڕاستە هەلە بەڵام کوا کاتی گونجاوی بەزمی تەطبیعی دووگەلە هەر لە ئێستا ئەم دوو حیزبە بە هەڵوێستە تاکو مردن هەر خەریک بن بە سنووری دوو هەرزە ئیدارەی دووری سنگشێری ماکەر پشتی ژێردەستە کەی ئێستا کاتی مەلەفی بەند و شار بە دەر و دیلە ئەم جەلسانە چارەنووسسازی دوو حیزبە بۆ داهات و پارەی ئیبراهیم خەلیلە ئۆخەی کووردە هێدی هێدی خەونەکانت وا دێنە دی بەڵام مەڵێن ئەم دوو حیزبە هەر هەڵە بوون لەو زەمانەی تو تەڵە بوون بوو دەڵە بوون کەوی ڕاو و گۆشی دا و هەر پاسەوانی تەڵە بوون بۆچی دەڵێن ئەم جەلسانە دوای هیلاکی و شەڕە لە قەوسم سوانە ئەم دوو حیزبە پێشڕەوەی کورد هەرچیەک هەن سەگەلن گورگن بەرازن گەرچی ئێستا بەجاشێتی و کەل لە پوتی و زۆری زیندانیان ئەنازن ڕەشبین مەبن حتمەن ڕۆژێ دێ بسازن بەڵام ئەمڕۆ وەکو فورسانی 66 هەر چاوەڕوانی ئیعازن ئەمەش هەندێکی تر کە ئەمانیان لە ساڵی 2002 هەندێکی متوە لە بدوا بە دوای ئەو هەلور بلور مناڵی کورد هەلور بلور تەکامە زەرد و سوور و شەمامە ئەدی سیاسەتمەداری کورد قەلان تلور ئەم جارەیان بۆ کامە گەمەی مناڵ هەرجریوە و بەراەت و شنەی ژینە شیرینە زەرد و سەوزی پدەگیەنێک هەر ڕەژووە ئاوازی نوێی کوردایەتی هیبایە قوش و قاژووە 30 ساڵی ڕیس بە ئازادی 13 ساڵی کوتەکولیس نەبووە پەتک نەبووە گوریس ڕەنجی سەدەی کوردایەتی دەبوو ئێستا بۆ ئازادی و ڕەنجی گەلان هەمبانە بە نەک لێگەڕێ دوو زلهێزی جەردە و دزی هەمبانە بە بۆ گەلیش با هەمبانە بە کوردایەتی قاقای قورسی گۆڕستانی عەزاوشینە قالۆری دینی بێدینە بۆ دوژمنان چەکی کرێ و بۆ خۆمان هەر بغزوقینە یاری مناڵ شەمامەیە کوردایەتی خۆی بۆ خۆی داشی دامەیە مناڵی کورد ئاوەبارە دەنگ کەزارە کوردایەتی 50 ساڵە بەم دوو تا دیدە نادیدە هەر لا ڕێونامە و پەڕیدە بەم دوو تا پارتت بێبارە یا جاشە یا باری لارە مناڵی کورد مێخم کوتی مێخ هەڵبەزی تیکەی ڕاستی ئەوەی گەزی بەڵام دیارە نەک ئەم جارە 50 ساڵە سنجوقی کورد هەر پلارە کەچی ئەمڕۆ بۆ ناحەزی مێخ نەکوترا سیاسی بازی کورد بەزی کە هەڵبەزی بۆش دابەزی بە هەمویان پەنجەی شایەتمانی مەیان گەزی کۆڵی کورد خەڵک سواری گوێدرێژە بێ کوردی کڵۆڵ لە هەردوو شاخ و دەشت و دۆڵ لە شار و چۆڵ 40 ساڵە جاشەگرێتە کۆڵ خەڵک نەسەبی پێشەوای لەبەردەکا کوردی کڵۆڵ وێڵە لە دووی بەرەبابی سەرکردەی زۆڵ کوردی کڵۆڵ بە سەلکەبزوتکی نەورۆزی 100 ساڵەوە مارەی ئازادی ئەنووسێ لەسەر سەهۆڵ کوردی کڵۆڵ هەرچی بە خەونی بڕیوە لە واقعدا هەوراز بووە و تیاتڕیوە 100 ساڵیشە ئەوی شانی دادڕیوە کوردی کڵۆڵ نازانێ قایشی چەکە یاهی دەهۆڵ کوردی کڵۆڵ هێند سادەیە یەک سەدەیە ئەوی وا لە بنگەدەیە پێی دەڵێن پشتێنی کووردە پێناسەیە تومەز ئەویش قەیاسەیە لێدە شەفیق ئەمە باسی بەشودانی کەرکووکە باسی هالبێرتانەکە کە گەورەترین شەریکەی نەوتی ئەمریکایە دیکچینیش باسەکە دیک کە ئەڵێ دیک یعنی دیکچینی کە مدیری تەنفیزی ئەو شەریکەیە لێدە شەفیق کام قەیرە سیاست بازی کورد دەست بەتاڵە یا سەرقاڵە کامیشیان هێشتا بیرکولە یا گەرمەی تەریقەتی یا مناڵە خۆشەویستە یا خوێنتاڵە دوای ئازادی و کوردایەتی هەر دەڵاڵە بە منەت و نازونوکە لێدە شەفیق
شایی و زەماوەندی کووردە بۆ بەشودانی کەرکووکە. کام شۆڕژگەر ئەقڵ سووکە وەک دایناسۆر بەدەنکەتە و زەبەلاح و مل ئەستور و کەللەپوت و سەر بچووکە، مەردەیان وەک گوڕنەتەڵە نێرەمووکە، خۆی گۆڕیوە گوایە ئەمیش خزمی یاوەری بەربووکە، لێدە شەفیق هەر بەشودانی کەرکووکە. کام شایەرەی ڕاگەیاندن زۆر دەبەنگە، یا سەرحیزێکی بێدەنگە، قەرەچەناغە یا مەنگە، دوای بەشودانی ئازادی، دوای تەلاقی کوردایەتی، دوای 1001 گەوادی، ئەویش ئەڵێن بۆ پشکی خۆی مات و مەلول و بێتووکە، لێدە شەفیق هەر بەشودانی کەرکووکە. زاوای نوێی کورد هەڵبێرتانە، دیک کەڵەشێری کوردانە، خانەدانە، خاوەنخانە، خاوەن ناڵ و گەور و ئاخوڕ و کورتانە، بۆ شاباشێ با ئەویش دڵی نێشێ، باجوت خەزور یا هەڵەپاسی سەرزلی سەرکردەی سەرگزگیلی پدکوینیک، شۆڕژگێڕانی کەواسوور، لەسەر حسابی شیربایی با عەزاش بکەن بەشایی، دوای ڕمانی بەنی سڵاوە ڕەنگڕێژی مەرزی دێگەڵە، دوو کۆڵانی ڕەحیماوە دوی تری شۆڕی جەژماوە، شەفیق گیان تۆ لێ دەفووکە، ئەم بانگەشەی ڕزگاریە هەر تلیاکە بۆ بەشودانی کەرکووکە. کۆڵی کلۆڵ ئەمە یەکێکە کە تازە لە ئەیڕەقی بۆ دەست پێکا و تازە کراسی کەتافیە لە بەرەکا و منشوراتی حیزب تەوزیعەکە بۆ ئەوە وتراوە. بانگی کردم هۆ کڵۆڵ چیتە چیت کردۆتە کۆڵ، وتم پێی هیوای کورد و گیانی کوردایەتی نوێی. هەی گەلۆر نابینی ئەم کەرەستانە پواون کەس ناچێ بۆی، سواون لای خەڵکی خۆی، نابینی قەرسی لە دۆلاروا لە جێی، نابینی کەس ناپرسێ تۆش چیت و چێی. هەی گەلۆر جارە نەتدی تا جارێک بەرپرسی کورد وەک لۆتی پیا هەڵدەڵێ، 100 جاری دی وەک نەعەل دەیکاتە پێی. بانگی کردم هۆ کڵۆڵ چۆنە ماوی بەم کۆڵە قورسەی چەماوی، 100 سەدەیە وای لە داوی ئەم کێشەی کردوتە کۆڵ. ناڵەی چییە؟ بەدی بەدی مافی کووردە بۆی دەچم تا دێتە دی. هەی گەلۆر نابینی ئەم زاراوە چاوڕاوە، تۆڕی داوە هەر بۆ ڕاوە، نابینی بەرپرسی کورد تووڕی داوە. مافی کورد دارەمەی تێبوو پەرلەمان دوای ناشتنی کوردایەتی کردی بەپر. بانگی کردم هۆ کڵۆڵ لەگەڵ ئەوەی چالاکی دڵسافی پیاوی چاچی، دەستت ماندوو کەچی برسی و هیلاکی، ساڵ 12 مانگ لە پرسە و ماتەمینی، لە شایی و هەڵپەڕینی یەک پۆشاکی، کراسی کەتافیە و ڕەنگی خاکی. ڕەنگی خاکی پۆشاکی جوامێریە، کەتافیەش کە لە پووری پێشمەرگە و هێمایەکی دلێریە. هەی گەلۆر فەرماندە کۆنەکانت کەمن یا زۆر، هەراشن یا هەر بێچوون، لە بۆرسەی عەولەمەدا بوونە قاڕون. تۆش زەبوون هەر ئابوونەی حزب دە و بڵێ مەمنون. کوڕی باش تۆ گای بنەی جەنجەڕی یا کەری ئاش، فەرماندەی تۆ مستەشار وان لە یەک گەڕەکی شار. نابینی پێشمەرگە و جاش بوونە خاوەن یەک مەعاش، ئالمە و سالمەی کوردایەتی نابینی چەک بە چەکە و داش بە کاش. بانگی کردم هۆ کڵۆڵ یا لە شاری یا لە ڕێی گوندێکی چۆڵ، هەروای لە دوی باسی کڵاوی بابردووی، کەس نازانێ مەکۆی تەونی یا وێڵی سێبەری خەونی. لەم زەمەنی عەولەمەدا تۆ تەتەری، وێڵی شوێن پێی بێ ئەسەری، دیسان چیت کردۆتە کۆڵ. ئەمەی پێمە بەرنامەی حیزبی پێشڕە و ئاڕاستە و هەڵوێست و ڕێمە. ئەم چارۆکە هەمووی تعلیماتی حیزب و بەیانات و بلاڤۆکە. هەی گەلۆر نابینی کوردایەتی چەند نەزۆکە، نابینی 40 ساڵە ئاوا دوو پشکە، هەر پشکێ داگ دوو پشکە، گۆلی چەڵتوچی نابینی چ دێمە.
جەستەی خەباتی نابینی نەزیف و زووخاو و چێمە تۆ نابینی دوای مەهاباد کوردایەتی دەوەن بە ئاشی هەرێمە هەرێمیش دیلی ناوخۆیە 36,000 لاک کەوتووە یادگاری شەڕەپەڕۆیە ئەو کەرکووکە نابینی شۆخێکی لەشفرۆشە و دەستخەڕۆیە چۆراییتە نابینی دەڵاڵەکەی دوو حیزبی دەستەمۆیە داوی حیزبت هەر نەدی چقرچۆکە سەرکردەی حیزبی شت نەدی دیلێکە و لەسەر چۆکە لەم زەمانی عەولەمە وەکو مستەشاری بەعس چاوەڕوانی سەرۆکە چاوەڕوانی دابوونەریتی قەرەجی گەڕۆکە هەی گەلۆر شادە بێنە و ئەم چارۆکە لە سەرنگوێلکێکا ڕۆکە تۆبە بکە و عەزا بۆ عومری فیڕۆکە سەد نەفرین لە کوردایەتی و تف لە هەرزەبیری خۆکە هانای کوردایەتی لە بنی خواری خواری دۆڵێ کوردایەتی کەساسە وەک هەتیوێ وەک کڵۆڵێ توخوا دەسم دامێنە دەسێ بێنە تۆ دەلیلی لە ئازادی زەلیلی لە کۆتی ئیحتیلال و ئەقڵی دیلی دەرم هێنە منیش لێی حەپەساوم ناشێ ڕێدەم داماوێ خول بخوا لە جێژاوێ لە بەرچاوم یا بێناوێ ئاوا وەک کوردایەتی سەرسپی بەرهەتاوێ وا لە داوێ وتم دەی پیری هەرزە هەلێکە و بۆت لواوم غوسڵێ دەرکە و خۆت هەڵواسە بە قەیتانی پێڵاوم حکمی ئیرهابی خوایە منم لە هەولێرم لەژێر ئاڵای جوود حکومەتی کوردایەتی ئازاد و سەربەست و تێرم لە هەولێر و ڕیشم هەیە بێکارتی زەرد وەک پارتیەک تەقاویتی و زەوی و سلفە و ئیشم هەیە ئەوە منم لە ناوجەرگەی ئەمنی یەکێتی دوژمنم نەخەممە و نەسرک و سڵم نەدەترسم نەدوو دڵم دەیان مافی دیشم هەیە چی قەوماوە کوردستان بۆتە ڕۆژاوە یا من دنیام لێ گۆڕاوە کوا شێخەڵڵا کوا حەماڵی بەربەلە دێ چۆن هەرجە لادێ نەماوە سوکە شەقیشم تێ هەڵڵا نەخێر خۆم دی لەسەر بەرزاییە مزاهرەی جەماوەرە وەک ئەوروپا بە فیکە و سەما و شاییە نەخێر هەموو شتێک ئاساییە ئەرێ خەڵکە ئەم دەڤەرە ئێرە کوێیە ئەمە ڕاستیە یا خەوە هەرەڵێ سپی کۆرنەرە ئەوە ئێرە کوێیە تۆ قسە بکە گوێمان لێیە ئاخر کاکە ئەم شادیە ئەی ئەو زاتە بەڕێزانە ئەمە حاکم قادرە و ئەوەش سەرکەوتی کوبەیە و ئەمیش کاک جەبار فەرمانە ئەمەی چەتری ئەمانە هی ئەمانە ئێرە پارکی ئازادیە بێخەم بە قسە بکە عادیە لە پڕ خۆم دی بێ سەیوانم لە سەیوانم هاوارم کرد کوا هەوێکەی وشیار سەنعان کوا سیواکەکەی سەلمانم کوا قورئانەکەی باخەڵی شاسواری گردی ڕەمکانم ئەرێ هۆسەرانی غەدر کوا عەمامە خوێناویەکەی مەلا محەممەدی کونەفلووسێ کوانێ ئاری و نەوزادی من بۆ کەس نەبوو بیان ناسێ ئەرێ هۆسەرانی غەدر هۆجوود حکومەت کوا کاسە سەری کەیوانم سەرانی غەدری ماف و خوێن دێم لە دووتان هەنگاو بە هەنگاو شوێن بە شوێن کوا پەڵە خوێنی زیندانم کوا بۆ ئاسەوارێ نەما لە ژەهری یاسین ڕەحمانم لەگەڵ هاوار دەرگا شکاو وەک گەڵای دار مەفرەزە داباری نەخوار لەگەڵ شەقاو هەیوا لە ئیسلام و ئاین کوانێ خاوەن خەونی خاین یەکێ هاواری کرد ڕابە
یەکێ ئەو قورئانە لابە، یەک دانیشی، یەک وانەبی، یەکێ وابە، یەکێ دابە، تۆمەتێکیان لەسەر نووسیم ئەم سەگ بابە سەددامیە و دژی کوردە و خەریکی کاری ئیرهابە. ناسینەوە ئەوەش بۆ ئەو هەموو هەڵپەرچیانە وتراوە کە ماشەڵڵا کورد هەر لەگەڵ جوزەلەیەکی بۆ لێدرا یەکسەرەکەوێتە هەڵپەرچێ. ناسینەوە بەسەرسامی لە ناو بەرلین تێمی ڕوانی تورکی دیا عەرەبی شامی یا ئێرانی نا هیچیان نیم، بەڵام هەروەکو ئەوانی من بێلانەم، بێوڵاتم، پێشمەرگەی خاوەن خەباتم، خاوەن جووتێ حکوومەتی ئەمریکایی بێناو و بێدەسەڵاتم، منی ئەنفال، منی قوربانی کیمیاوی، کێ بێنەی بیست بێ ناوی، مێژووی خەمم، بێهاودەمم، گەلی هەتیوی سەردەمم، لەوەتی هەبووم هەر نەبووم، بێخەم نەبووم، لە هاوکێشەی ئەموو ئەوم جارێک بۆ خۆم ڕەقەم نەبووم. حاڵی هەم چێی قوڕپێوی ناو میدیاکان و خاوەن سەد بۆنەی هەڵپەرچێی. چیرۆکی داپیرە و کوردایەتی. داپیرم بێدار و تیرۆک، هەموو شەو هەر بە چیرۆک، زوو زارۆک دەخاتە خەو. ماشەڵڵا بیر بڵاوە، سەدان پیاوی تەواوی فری و داوە، ئومێدی سەر زمانی گیری داوە، وەک خەونی کوردایەتی قسەکانی لەم لاوە داوی داوە، قوڵفی داوە لەو لاوە بەڵقی ئاوە، لەگەڵەوەی هەرچی ئەیڵێ هەروە خەیاڵ پڵاوە، دوای قۆناغی بچووکی کە دەمانوت تەواوە، دوای گەورەی و گەلۆری و ئەقڵ سووکی دەزانین کە گێژاوە، کەچی ئێستاش بە گەورەی وەک هەرزە کورد هەر دەورەمان لێداوە، ئەویش ئەمەی کردوتە پیشەی تەمەن، حەقێتی ئەویش وەک سەرگەورەی کورد بۆی لواوە. ئەلبوم ئەمەش لەسەر ئەو هەموو ڕەسمانەیە کەیدەن بەو گەلی کوردە قوربەسەرە لە سلێمانی بە ڕەسمێکی شێ مەحموود و یەکی مام جەلال و یەکی کاک بەرهەم و یەکی کاک کۆسرەت و حتمەن ئەبێ لە ئێستاوە ڕەسمێکی باڤێڵ و قوباد و لەولاش ماشەڵڵا عایلەی بەرزانیە، ڕەسمێکی مەلا مستەفایە و ئیدریسی جوانە مەرگە و کاک مەسعودی هێژایە و کاک نێچیروانە و بابۆ بەڕێوێ و ئێماشەڵڵا عەشرەتیش تەواو نابێ. ئەمەش دوو شیعرە لەسەر ڕەسمەکانیانە. ئەمەش تەمەن بیدعەیەکی دەوڵەتانی سۆشیالیستی بوو کە یەکجار وای کرد کە هەرچی شتێک بکەی بێ ڕەسمێکی مارکس و ئەنجلس و لینینی پێوەکەی، باسی شیری وشکی مناڵ بکەی ئەبێ بڵێ کە سەرچاوەکەی لە یەکێ لەمانەوە ئاماژەیەکی بۆ هاتووە، باسی گەردوون بکەی ئەبێ بزانی کە ئاقڵتیژی ئەم سیانە باسێکی گەردوونی کردو بێ ئیستیشهادی پێ بکەی بیهێنیتەوە. ئیترەمە بوو بە بیدعەیەکی ئەو خەڵکە ڕەسم پەرستە. یەکەم بە ناوی ئەلبوم. کوردایەتی دەروێشێکی بێزەرگە، سەرگیرفانی لە جێی نۆتی ئازایەتی ئەلبومێکی بێبەرگە، ڕەسمێکی وا لەسەر دڵ هی بارزانی بەجەرگە، هی خوار ئەویش ئیدریسی جوانە مەرگە، تەنیشت ئەویش کاک مەسعودە سەرۆکە، ئەو جێی پشت پشتێنەکەش بۆ داهاتوو گیراوە بۆ بابۆکە، ئەو ڕەسمانەی ڕاستی سینەن شینە زرپۆن، سەریش بخۆن سەری خۆن، وەک ڕەسمی پاپازی قومار نان و دۆبر نەماون وەک دیدی کۆن، هەم دوو ڕووی کوردایەتین هەم بۆ پینەن، ئەمە ڕەسمی تاڵەبانی دوو سەر دوو ڕوو دوو دیدە، ئەمەش کاک کۆسرەتە هەمە، ئەم دوو جێیەش هەر گیراوە، یەکیان بۆ کاک بەرهەمە، ئەوی تریش بۆ فێڵە بۆ باڤێڵە، لە ئێستاوە تا داهاتوو ئەوی شاسواری سەردەمە. یەکێکی تریش بە ناوی ڕەسمی سەرۆک، وەنیە لە هەموو ماڵ و دار و دیوار و
لە بەلەکۆن و ئاودەست و حەمام و ڕاڕە و شوێنی پێڵاوەکان و لە هەمووی هەر هەڵچنراون. ڕسمی سەرۆک لە شایی و شین لەسەر دەرگای کاولەکەی کوردایەتی دوو ناڵ و دوو موروی شین بۆ چاوەزار لە فارس و تورک و عارەب ئێشکچین. لە ناوەوەش کوردایەتی ڕسمی لەسەر ڕسمی دی هەڵچنیوە. لە ترسی شەقی ئاسایش لە جێی پەردە و ئارایش ڕسمی سەرۆک دار و دیوار و بنمی چیتەنیوە. ڕسمێ بەقەت تابلۆی ڕێکلامی پەرلەمان لە ڕاڕەوە. هیچ و تەسمێڵی سەرۆکە کاتی خەوە. ئەو ڕسمەشکە لە هۆڵە چاوی بزی سەرۆکە بۆ ساتەی کاولە چۆڵە. ئەمانەش کە وەک پەڕەی کلچی هاون لە دوای ئەوەی تەقیون لە دڵ و دەریون چەقیون دەستی سۆزی سەرۆکە و لە سەرسەری زارۆکانی هەتیون. وەرە ئێرە ئەمە ژووری نووسنە. ئەها سەرۆک لێرە چەکداری شۆڕشە ئەڵێ شێرە ئاخر ئەو لەم ژوورەیە بۆیە وەجاخم کوێرە. وەرە ئەملە ئەمە کە زۆر لە مێژە هەمە 15 ساڵی ڕەبەقە لە موبەقە سەرۆکە و پێدەکەنێ بەردی بناغەی پرۆژەی کۆمپانیای نەوت دادەنێ. ئەمەی تریش ئەو کاتەیە دکتۆرای فەخری دەدەنێ. ئەمەشیان لە مزگەوتە و ئاوا دەستە و دوعایە بەم پلاکەوە چەسپاوە بۆ ساتێک کارەبایە. ببوورە وەرە ئێرەش ببینە ئەمەی سەر ئەم سیفۆنە ڕسمێکی تری سەرۆکە بۆ لابردنی بۆنە. ئەمەی لای ئەم مەسینە کە بە بۆیمباخ و قاتە بۆ هاتنەوەی سەتڵێ ئاوی تاراتە. تۆمەتی نوێش کە لە فڕۆکەدا بەزیم ئاسایش لاقی گەزیم کە دڵنیا بوون ئەوم ئاماژەی کرد ژوور بە ژوور و دوور بە دوور بە دووی کەوم. لە لاچە پێ ئاماژەی کردانیشم کاغەزێکی سیغاری دا لە ڕیشم. ڕیشت بۆ هێشتۆتەوە هیچ نەڵێی پێش جەنابەت 100 راپۆرت گەیشتۆتەوە. ئەڵێن زۆر ڕەوان بێژی لە وتارە وتوتە کوردایەتی گڕۆڵەی وا لە لێژی. دیتی لاڵم تۆمەتی وا ناکرێ بدرێتە پاڵم. ئەوەش نەبێ هەر ئیرهابی خوێن ڕێژی کاتێ ئێمە نەمان هێشت ڕۆیشتی ئێرەت بەجێ هێشت ئێستاش لە وڵاتی کوفر ئەڵێن خەریکی نوێژی. ئەمەی تریش بە بۆنەی نووسینی راپۆرتەکەی جیمس بێکەر و لی هامڵتۆن کە لە 6/12/2006 دایان بە جۆرج بۆش سەرۆکی ئەمریکا و ئاواتی کوردایەتیەوانە عەلەمانیەکانیان خستە ژێر پێ. ئەمەش بۆ ئەو وتراوە خەمتە سەرۆک چیت لەدەست چوو تاجی شاهی یا سیرمەی جاشکەوشی دۆم مەخفەری حەسحەسی کورد یا سەلیبی سەری ئیمپراتۆری ڕۆم مافی ئەنفال و هەڵەبجە یا زبڵدانی ئەتۆم چی لەدەست چوو سەگوەڕی کوردایەتی یا هیوای ئەو دەوڵەتەی ڕۆی هەر وەک تڕی بنگۆم. هۆ سەرۆک شۆمەتەت بۆ داژەنیوە زەلیل کەوتوویە سەر چۆک. خەمی چیتە لەدەست چوو نەوتی کەرکووک یا بە نەخوێنی قرچۆک. چیت لەدەست چوو مۆری لگاو یا هەوساری لالغاو یا کورسی دوو ئیدارەی چاوبرسی سۆزانیانی نەزۆک. چیت لەدەست چوو عەرشی دوور یا فەرشی سوور یا دەوڵەتی کوردایەتی بێسنوور. داش سەرۆک ئەوی هەت بوو بە تەوری کەس لەت نەبوو. هۆگا جوود تۆ بۆ جوود کردت بە جوود. ئیدی خەم لە چی دەخۆی لەوەی ڕۆی لە دەوڵەت یا لە مەخفەر لە مەعاش یا خانی جاش یا ئاڵۆزیت لە غەمزەی جیمس بێکەر. ئەوی لە دەستت داوە میدیا و کەی خوسرەوە یا هێلکەی کەڵەشێرە. لە سایی سەری تۆوە کوردوا چاو بەرەو ژێرە.
مادامێوە دەزانن ڕۆژ ئاوا بە کورد فێرە دەوڵەتی بیلادی لایە پڕ بە پێت تۆ لوتفکە ژمارەی پێت بنێرە بۆ سەر شانیش 100 ناڵ و قەل و ئەستێرە بریسکەی دێت بۆ شانازی بۆ فیز و ریزی پێشوازی فەرشی سوور ئەوی زۆر تۆخ و تێرە لە دەوڵەتی پێتەوە تا ناڵی شان بەلەشتا دەکرێتەوە بڵێ الحەمد و بۆ شکر دەوڵەتی وا بەڕاستی هەر بە کورد خێرە. بەهەرحاڵ شێعرەکان زۆرن با بێمە سەر گوڕنەتەڵە. گوڕنەتەڵە مرۆڤی کوڕ و گرگن و سیخن و سەربچکۆلەی تووکاویە. لە زۆر وڵاتە لە جێی مەیمون سەمای پێەکەن. هەندێک کەس وا تێگا کە گوڕنەتەڵە مرۆڤی سادە و بێڕایە بەڵام ئەوە بوو دەڵەی پێوترێ لە کوردیە. گوڕنەتەڵە ناوێکی تایبەتیە. ئەمە شعرێکە لە زیندانی فوخت نووسیومە گەرخوا لێمان قبول کاو لەبەر خاتری ئەو زیندان کرابین لە 28 نۆی 2002دا نووسیومە بە ناوی گوڕنەتەڵە. گوڕنەتەڵە زۆر بزێوە پەڵەی ڕەشی خیانەت و مۆرکی قۆناغی دزێوە جاشی شار و جەردەی ڕەنجی شاخوچێوە بۆ غەیری کورد هەرزە بیرە و هەرزە کارە و نەک باخەڵی هەگبەکەشی پڕ لە سێوە. گوڕنەتەڵە تارمایی خەونێکی خێوە تفی شەیتان پەڵەی عار و کوفر و ئیلحاد و جنێوە چونکە بەردی زۆر نامەردی مخابەراتی ئەم لاولاو ڕایەڵی تەونێکی دێوە. گوڕنەتەڵە زۆر بێ شەرم و چاوڕاوە کەوی ڕاوە ئەو کەسەی دەوریشی داوە دانەوێڵەی دەوری داوە بۆ کورتکوژی دەستێکیان لەسەر خەنجەرە و ئەوی تریان بۆ خزمەتی ئاغای دەرێ لەسەر سەرە لەسەر سنگە لەسەر چاوە. گوڕنەتەڵە ئەڵێن شاگردی ئیبلیسە بۆیە ئاوا فیتنە چییە و دەست و دەم و داوێن پیسە بەڵام ئیبلیس ئەڵێ سەرسامم لەم ڕیسە من سەرەداویم لێونە ئەو خەریکی تەونی قەیاسە و گوریسە ئەم قسەیەش هەنجەتی پیاوی مفلیسە فیتی 63 من نەبووم یا هەمەدان یا جاشێتی 66 و عاری زەمان پلانی ساڵی 73 یا 76 هەندەران یا 83 و 86 و شەڕەبەرانی دووبەران 93 و 96 یا کۆدەتاکەی پەرلەمان 1001 لاپەڕەی ڕەش وەک 66 یا کەلەی پوتی گەنیوی دوو حکومەت و دەیان دەستگای داپڵۆسین و 100 دەسەڵات هەر بۆ یەک لەش ئەم هەموو دەستگای تۆقان و شەق و لیسە کامیان بەدەستی ئیبلیسە تخواچێمان شەیتان و ڕێوی نەگریسە. گوڕنەتەڵە بەو حەیایە لە تورکیایە وا بە کوڵ بۆ ئۆزا لەگری لە ئێرانیش بە ڕەشپۆشی بۆ 200 جوتە پۆستاڵ و بۆ هەریسە یا بۆ ئەو نازناوە پیسە لە شیوەنی حوسەینایە لە سووریاش بۆ حافظ ئەسەد منیش پێم ئەڵێن شەیتان و لەعنەت کراوم تا ئەبەد. گوڕنەتەڵە دراوسێکانی ناسیون هەردوو لایەن بەدەیان جار تێک خزیون کە گەڵی بوو کام دراوسەی سارد و سڕە یادەم شڕە لەگەڵی بوو بەڵام ئەمڕۆ کەس ناناسێ دوور لە هەموو باس و خواسێ بەڕووی سووری هیوای چۆتە سەر ناحەزێکی زۆر دووری هەموو هانکاهانکی حەزی بەرنامەیە بەڵام هەلور بلووری ئەم هەرامەیە چونکە ئەو کاتی ئەم بەزی مێخێ کوترا نێوان سمتی ئەمی گەزی بەڵام چی بکە لە ڕووی نایە بڵێ نۆرەی ئەمریکایە لە ڕووی نایە بڵێ کرمی حەشەر نییە ئەژدیهایە بەویش نەبێ خوروخۆ کۆتایی نایە
لە ڕووی نایە بڵێ هەلەو لە دەستایە کوردایەتی هێشتا بووکە و ئەمڕۆ بۆش ئاغازاوایە دوگ عینی دوگ ڕۆژی شەراب و سەمایە گورنەتەڵە هەندێک دەڵێن هەرمەتەڵە جاشی بێکلک و بێکەڵک ژین و ناویش لەسەر کۆمەڵانی خەڵک چیتر وایە درک مرۆر یا جاکەڵە چییە کەند و کۆسپی ڕێیە بەرژەوەندی دنیای دەرێ دنیای کوفر لە هەر کوێیە ئەم لەوەیە گورنەتەڵە قوڵفی داوە یافاقی تەڵەی نراوە وەکو درکەزی ڕواوە گورنەتەڵە قەفەزی کەوێکی ڕاوە یا قوڵفێکی سەرەداوە یافاقی تەڵەی نراوە یا درکەزی ژەهراویە بە دڵی کووردا نراوە چی دیماوە بە هەر حاڵسا گورنەتەڵە قوڵفە یا داوێکی داوە بەردەبازە یا گۆلاوە دێڵە کەڵە درکی تەلە مێخی تەڵە هەڵوێستی ڕاستە یان هەڵە حەقیقەتە یان مەتەڵە هەر ئەمەیە گورنەتەڵە ئەدی ئەوی لەگەڵ هەموو شنەبایە لە سەمایە ئەدی ئەوەی تاریکی و دوو کەڵوبۆنی بۆ ئەوانەی لە خوارخۆنی ڕووناکیشی بۆ هەر کەسێک لە دەرەوە کەوتۆتە باری سەرەوە بۆ ناڵێن گورنەتەڵەیە و وەک چرایە پرسەی ساڵی پارتان وتتان بۆ بابی بابانە بۆ مامۆسای کوردایەتی کە هەر ئەو بابی بابە بوو کاچی کاکان ئەویش وتتان بۆ عومەر دەبابە بوو پارتی پارتان وتتان نازناوی پارتیە گورنەتەڵەش با هەڵپەڕێ ئەویش مەتەڵی مەتەڵە ئەم نازناوەش هەرهی ئەوە و تکایە زۆریش تایبەتە گورنەتەڵە لە عێراقا ئەلعوبەی ئاڵقە لە گوێیە هەم لە عوبی هەزار سەرە و هەزار پێیە دەست لەسەر سنگ بۆ فیکەی سەرۆکی داوەر لەسەر پێیەک لەسەر پێیە قەسەم ئەخوا هەروەکو جاران ئامادەم بەستە بڵێم یابای پیادەم قەت خەنجەرەکەی بەرزانیش لە پەراسووی سوپای سەدام حوسەین نادەم گورنەتەڵە سیاسەتبازی سەردەمە قەسەم ئەخوا ئەوەی لە دنیادا هەمە پلەپارەیە یا ناوە زۆرە کەمە هەرهی سەرۆکی فەرماندەی زێڕەی حاکم و حەکەمە دەڵێ قوربان بەڕاستی مەحبوبی گەلی سوارچاکی ڕۆژ خواناسی شەو دەمبەوێردی خۆتی وەلی خۆتی سەعدی قادسیە و زولفقاری ئیمام عەلی گورنەتەڵە لە هەر شوێنێکی دنیایە هۆشێکی هەر لە بەغدایە ئەو هەر دەڵێ حەیفن نەکرد مە الحب ئیلا للحەبیب الئەوەلی گورنەتەڵە لە ئێرانە بۆ ئینقیلاب و تەکبیری تۆبە لە مارکس و بیری لە هەستی لە هەر دێڕی مانیفێستی لە تەکبیری لە دیدی لە فام و بیری تۆبە بێ حاشا وەلیلا هەزار گوناحی هەرزەیی قوربانی یەک تۆبەی پیری ئەڵێ ئاغای ڕەفسەنجانی سوێند بێ بە گۆڕەکەی ئیمام بەڕیشی تۆ هەر نیوەڕۆ وەکو مەکۆ پاسدارتان بۆ دەبە مەکۆ تفی ئێوەش لە ڕابردووم هی خۆشم لە زاراوەی خۆ بەڵام ئەو گومانی لێیە ئەڵێ هەر غەمزە و غەزەلە سەد سێ بەسێی وەک شەست و سێی چاوشارچێیە گورنەتەڵە لە لای ئێمە فاحیشەچی سیاسیە و بێدەرپێیە گورنەتەڵە لە تورکیایە تورک دەڵێن گورنەتەڵە هەرچەند پیرە هەرزەبیرە زۆر سادەیە کوێرە زەینی شتی نەگۆڕی لا نییە و ئامادەیە لە جێژوانی لا کۆڵانی کەین و بەینی بۆ جامیع نەقیزەینی بێ بە تورک و خاوەن لیرە تورک دەڵێن بێوادەیە چاوی تەنها لە ناوی خۆی و مادەیە بەڵام ئەلحەق لە خۆبوردە دڵسۆزی هەر چوار وڵاتەوە لەو کووردە بەو ئەو ساف و سیما وردە هەروەکو جارانە پردە لە لای تورکیش
یەک پێناسە و یەک ڕادەیە هەر ئامێرە و تەلەفۆنی سەرجادەیە هەر کەس پارەی سەرمایەی بێ یا کارتێکی ئیشتراکی ئەم شەو و ڕۆژ لای کەوتووە و بۆ خزمەتی ئامادەیە گورنەتەڵە لە سووریایە سەردانەکەی بۆ پێزانین و وەفایە دەڵێ سووریا قەڵاو پشت و جێوڕێیمەیە جێنەورۆز و گڕکانی ورەی پیرۆز و لانکەی شۆڕشی نوێیمەیە بۆیە دەبێ هاوکاری بین پێویست بوو خزمەتکاری بین گەرچی بژمرین لە ڕێدا نابێ بێڵین بەعسی عێراق لە پشتەوە خەنجەری ژەهراوی لێدا ئەوەی ئێمەش لە کوردستان بەڕوویانە بەرهەڵستین بۆ نەمانیان ڕائەوەستین هەر ئیخوان المسلمینن سەنگەری کۆنەپەرستین ئاڵقە لە گوێی ئەمریکان و دژی سووریای سۆشیالیستین گورنەتەڵە لە لیبیایە بە درۆ و لاف و گەزافی ئەم جارەیان بۆتە دەروێشی قەزافی تا لە دنیای ئایدۆلۆژی و بیری ڕوونا لە مرۆڤ و لە ژیان و لە گەردوونە ڕانەمێنین تا لە ڕێی ئازادی کووردە ئەوەندە دۆشدا نەمێنین لە کاروانی شارستانی وڵاتی نەوت و ژێرخێمە لیبیای شۆڕشی فاتحی سەرچاوەی ئیلهامی ئێمە جێنەمێنین گورنەتەڵە تۆبە ئەکا هۆ بابە شێخجان ببوورە تۆبە لە هەرچی کە سوورە بابە شێخجان ئێستا ئەو کوردەی کە پیرە یا ساوایەکی ڕەوزەیە وەک جەنابەت هەموو حەزمان لەو سەوزەیە لە کوردستان دەشت و دەر پڕ لە کەرتەشی و تووتڕک و کونجرە و زیە کانی و ڕووبار و حەوزی ئاو هەر قەوزەیە میلەتی مە ئێستا هەر وەک کەروگایە هەر بۆ سەوزی لە سەمایە ئاژەڵیشمان گاز لە دار و دیوارەگرن وا ئەزانن سەوزە گیایە هۆ بابە شێخی لالەش ڕۆحی یابە تۆ لە ئێمە دڵنیابە تا ئازادی کورد و گەلانی ژێردەستەش بەدەست دێنین لە حوجرەی شۆڕژگێڕیمان کتاب و لە خزەرە خوێنین گورنەتەڵە لە یۆنانە لە لای قەشەی دوو ڕەگەز و دوودەگی ئەوێ میوانە کێ دەیزانی ئەم جاشە ناکەس بەچەیە وەک ئەوانە خوایە خێر بێ تۆ بڵێ نەمانزانی بێ هەتی و مچەی سیاسی بازی ئەم وڵاتەشی پێفێر بێ دەبێ بۆچی لە گریس بێ هەر بەراز مابوو ئەنیس بێ ئەم گرگنە لە زەلکاوێ بۆ تەڕ نابێ لە زۆنگاوێ بۆ گەڕ نابێ گورنەتەڵە ئەم جارە بۆ ناونانی بۆ یۆنانی بۆ تەبەردی دوورهاوێژی قۆچەقانی پێیانەڵێ هەر کەس بڵێ تۆ لە ژینما شەریکەکەم من وعد بێ سوپای تورک لە ڕۆژهەڵاتی وڵاتی بە کوردەوە خەریکەکەم تاوای لێ دێ بە ناچاری لە قوبروس بارەکاباری گورنەتەڵە کەس نازانێ دێڵە دەڵە گای بەڵەکە یان بەکەڵە شوانی ڕانە یا دەڵاڵی ڕان و گەڵە نێرە مێیە نێرە مووکە مێرە نێیە مێرە نووکە یان تێکەڵە یان ڕەگەزێکی چوارەمە یا مەخلووقی نوێی سەردەمە ئەدی ئەوی پێشخۆی داون بۆ بە تاون بۆ بە دوونی هەر لە دوونی ئەمانە چین پاشکۆی گەلن یا پێشگرن وەکو مێگەل و گاگەلن چۆن دەشێ جاش مەیمون و گۆلک و کەروگا ورد و هەراش ئاوا بارکا بەرەو مەجهول دەی بەرەو ئاش شەق لە کوردایەتی هەڵدەن ببن بە ئاش ئێوە بۆ منیش بۆ گەمەی گەلان ببن بەداش گورنەتەڵە ماوەیەکە مات و مەلول و بێتووکە نەوەک لەوەی هەندێک دەڵێن نێرەمووکە لەوەی دەڵێن نەسەبوونە ئەوی دەیکات بۆ دوژمنە کە دەژڵێن خەڵکی لای کۆیە هەر درۆیە کوا شەجەرەی وەک باپیری شێخی نێری و
هەردوو سەعیدی بەڕێز و یا بەدرخان و سمکۆیە ئەم پەڕیدە کواوەکو شێخی حەفیدە ئەم هەتیوە کەس نەدیوە تەیری گولە کواوەک قازی یاوەک بەرزانی سمبولە گوڕنەتەڵە هەستی ئاڵۆزی غەمناکی بە حیرسەوە هێنایە خزمەتی داکی بیری نەزۆکی زگماکی داوێن پاکی دایکی دوای ساڵێ ماندوو بوون بیرکردنەوە و مشاوەرە و دوای هاتوو چوون وتی کوڕم کەی من بە تەمای ئەمە بووم تۆ دەزانی پێش دەڵاڵی من ئەمە بووم ئەم دەیبردم بە حەڵاڵی ئەویان بە فێڵ ئەو بە پارە ئەوی تریان بە زمانی لووس یا بە مەکر و فێڵ و فاڵی دوای دوو گیانیش دیسان دەبوو بێمەوە کولانەی خاڵی دایکی دەڵێ نازانم کوڕم لە کام شووی تۆ لەو دایان فاسقە کوردەی یا لە یەکێک لە قەشەی ڕازگر و کەمدووی یا لە سڵێوە و شلۆمۆی جووی نازانم لە شووی ڕەسەنی یا لە سیغەی غوڵام ڕەزا و عەبدولحوسەینی ڕەبەنی تۆ سیفەتی هەموو تایە و ماشەڵڵا هەروە سەربەرزی و پێ ئەکەنی ئەڵێ دایە لەویان گەڕێ چەرخی فەلەک ڕووی سیاسەت دین و شەرەف چۆنە گەڕێ با بگەڕێ تۆ بەهۆشی هاتوو مەلات نەسەبێکم بۆ داتاشی وەکو هی مستەفا کەمال یا هی سەددام گومانی زۆڵی داپۆشی دایکی دەڵێ شوکردن زۆرە یا کەمە لای من لای تۆ کواجێی خەمە تۆش پێشەوای هێما و هیوای شانس و هەلی بە شوێری چاوی ناحەزت کوڕی هەموو چەورەی گەلی گوڕنەتەڵە هەندێک دەڵێن هەرچەند پیرە هەر زۆنگاوی خیانەت و قامچی بیرە نا وانییە کەس وەک ئەو پێشەوا نییە ئەو لەبەر کورد بۆ ئەم دوژمن بەردەبازە و بۆ ئەوی تر دەبێ بەپرد لەبەر کوردە کە سیاسەتیشی پێخۆشە دەناچێوە لەو تەمەن و لەو سەردەمە لەسەر کۆشە یا بەڕووتی لەسەر دەمە ئەو سیفەتی خیانەتەش کە هەیەی هەر ساتە وەختی سەرخۆشە هەندێک دەڵێن ئەم داماوە کە بۆتە کاولی کاولە و لێقەوماوە دەستێکی بە کوردەوەیە و دەستەکەی دی لە مەزاتی سیاسەتە بە بەنەخوێنی پساوە هاواریشی وای لە قوونێ و لە دۆشاوە کواچێوە فای لە بەرچاوە ژنێکی قەرەجی کڵۆڵ لەکوێ بێ زۆڵە گرێتە کۆڵ گوڕنەتەڵەش هەر لەبەر کورد وەکو سەگی پێسوتاوە کەچی لە بێوەفاییتان ئەو بەدناوە گوڕنەتەڵە چلا دەربێت چپەڕیدە سیاسەتمەداری ڕەشیدە هەر عەگیدە ئێوەن حەسوودی پێ ئەبەن ئەجینا ئەو شارەزایە و دنیا دیدە گەروتارێکی سیاسی وەک شیوەنی عەزادابێ یا ڕەشپۆش و سەربەقوڕ و زنجیری زۆر لە خۆدابێ تاکتیکە تا ئێرانیەکانی بۆ دابێ بەڵام ئەمە هەر لە قاقایەکی کەمە چونکە ئێران و توران و هەر هەموو شیعە دەزانن کاتێ دەڵێ شیوەنی من بۆ کەربەلای ئیمام حوسەینی شەهیدە هەرەو کاتەش دەعوەتی خوانی یەزیدە زۆرێک دەڵێن ئاخر ئەمەی گوڕنەتەڵە گەرچی پیشەی پیرێتیە خوی هەرزەی و شیرێتیە سیاسەت و پێشەوایەتی دین و نەرید ڕاگرتنە هەڵکەوتنە ئاڵا بەرز پاراستنە ئەم بێ دەرپێ شەو و ڕۆژی پاڵکەوتنە گوڕنەتەڵە لەکوێ با هات لەوێ شەنکە کێویستی و چۆن کورد بە پەنکە ماف و ڕێباز و چارەنووس هەر هەموو زاراوەکانت بە قوربانی پشت هەڵکردن یا پاڵکەوتن یا سیغەکەی سەیران بنکە لەم کوردە بێزاکیرێش هەر کەسێ لەیلەتە قەدای خۆی بۆ دەستگا و قسەش حەواڵەی زەمەنکە گوڕنەتەڵە لە 40 ساڵەت سەرنج ئەدەی سێی دوای هەردەی کوردایەتی تەلاق داوە کەچی 100 مەلای لاپرەسەن
لە مفتی ناڕەسەن سێشیش فتوایان لێداوە نەخێرمارەیی هەرماوە چونکە شەرعە مارە بەجاش ماڵە بۆ جاش تۆش لێزانی بیتەوە سەر شەپۆلی خوێن چاک دەزانی دوای هەر 10 ساڵ نەوەی نوێمێن بێزاکیرەن دێنەوە شوێن گوڕنەتەڵە خوا بدگرێ کە ڕابردووت 66 ئێستات لێڵ و خوش عەلیمە داهاتووشت هەروە ڕەشە تۆ لەو عومرە توولانیەی کە هەشت بوو هەر هەشت بوو خەڵکی بە ڕەنجی نیو عمری خۆی بەشت بوو تۆش هەموو ئەوەی بەشت بوو بەهای سووک و ڕەزای قورسی دەڵاڵی بوو خیانەت و کەواسووری 40 ساڵی بوو ئەو هیوایەش لە جێی کورتانی کەرێ بوو لە جێی موچەکەی مشیر و نۆتەکەی ڕەشەی ساڵحە و فەرشی سوور و چەپڵە لێدانی دەرێ بوو زۆر دەمێ بوو خولیای سەر و ژان و خوور و خۆی لە شت بوو تۆ لە جوانیت بۆ سمێڵ چووی ڕیش و ڕووددانا لەبانی ئێستا ژوا بە پیررولاتی خەجاڵت بی هینی شت دانا لەباتی گوڕنەتەڵە تۆ تەتەرید سیاسەتباز و ئەکتەرید تۆ هەر دەبێ مەکۆی تەونێکی شەیتانی بێنی و بەرید لە دوای 100 نسکۆ و ئاش بەتاڵ بۆ پاشقولی ڕەنجی 100 ساڵ هەر دەبوومە